ساڵتا لە بێم کاتان باش بینەرو بیسەر خۆشەویستەکانی ڕادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکە دەمۆلاتان لە ئێوارەی سلێمانی و ئامادەکردنی ئەم پرۆگرامەمان پرۆگرامێکی تایبەت هەموو دەزانن لە چەند ڕۆژی ڕابردووەوە قوتابیەکان بە کۆی گشتی هەموو لە دڵە ڕاوکێ و لە چاوەڕوانێکی زۆر سەخت بوون تاوەکو ڕۆژی ڕابردوو ئەمڕۆوە ئەم ماوەیە کە تێیان پەڕاند بە شێوازێک کە سترێسێکی زۆریان تێپەڕاند ئەوش لە بەروی بزانن کۆی نمرەکانی قوتابیانی پۆلی 12 چەندە وە کێ دەتوانێت سەرکەوتن بەدەستبێنێ و بچێتە کام لە زانکۆ ئایا ئاوات و ئامانجێکی خۆی پێکاویاننا. پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە لە بەرەوەی لەگەڵ یەکێک لە قوتابیە نمونەیەکان پرۆگرامەکە پێشکەش دەکەین سەبارەت بە ئەوەی کە چۆن توانیوێتی نمرەیەکی بەرز بەدەستپێنە لە ئاستی خوێندنی ئەو چەند ساڵی کە تێپەڕاندووە لە پۆلەکانی 9 10 و 11 و 12 کە بە کۆکراوی نمرەکانی بە هەمووی توانیوێتی نمرەیەکی تایبەت کۆ بکاتەوە لە قوتابخانە تایبەتێکی خۆی کە خوێندوێتی و بە هەمان شێوە کە توانێتی کۆمەڵێک داواکاری زۆر باش و تایبەت لە زانکۆ جیهانیەکان بەدەستبێنە بەهۆی کۆکراوی ئەو نمرانێکێتی. هەڵبەتە وردەکاری و پرسیارەکان زیاتر ئاراستی خۆی دەکەم هەم لە خۆی دەبیستین هەم بۆ ئەوەی کە زانیاری ژوەر بگرین بۆ ئەو قوتابی خۆشویستانی کە لە ڕێگەیانە یاخود ساڵی داهاتوو دەچنە خوێندنی پۆلی 12 و شێوازی خۆ ئامادەکردن یان تایبەتتر ئەو قوتابیانەش کە بە هەمان شێوە لە پۆلی 9 یان 8 و لە قۆناغەکانی دیکەن زۆر گرنگە ئەوانیش لە ئێستەوە ئەو نمونە بەرز و جوانانە ببینن کە ئەوانیش دەتوانن بە هەمان ڕێژکەی ئەوان و بیرۆکە وەربگرن لە شێوازی خوێندنی ئەوان. هەڵبەتە بۆ ئەمڕۆ یەکێک لە یاخودنەوەی یەکێک لە خانەوادە دێرینەکانی شاری ستێبانی کە جێگەی شانازین هەم بۆ شارەکەیان هەم بۆ تەواوی کوردستان خات و دیانە کچی دکتۆر حکمەت کە کچی دکتۆر حکمەتی حاجنووری هەڵواچیە یەکێکن لە خانەوادە ڕەسەنەکانی ئەم شارەوە هەر لە کۆنەوە و نەوەکانیان بە کۆی گشتی هەموو حەزیان بە خوێندن هەبووە زۆر پشتگیرێکی تایبەتیان هەبووە کە بۆ ئەوەی کە لە خوێندن سەرکەوتن بەدەستبێن. دیانە بەخێر بێت و پیرۆزت بێ و زۆر خۆشحاڵم ئەمڕۆ هاتی سەردانت کردین. زۆر سپاس. سپاس بۆ تۆ کە بوویتە کەسایەتیەک بەو جۆرە ئێمە بتوانین وەکو نمونەیەک وەرد بگرین و هەوڵ و ماندووبوونەکی کە بۆ خۆتت داوە لە هەمان کاتدا بیرت لەوە کردەوە کە چۆن ببیتە نمونەیەک بۆ هاوڕێکانت بۆ ئەوانەی لە دوای خۆتن زۆر پیرۆزبایت لێ یەکەین سەرکەوتوو ئیشەڵا سەرکەوتنی گەورەتریشی بەدوادا بێت. سپاس لەگەڵ تۆیە خۆش بی. دیانە خان تۆ لە خوێندنگێکی تایبەت خوێندوتە هەر لە سەرەتاییەوە پێم وابێت لە بە زمانێکی جیاواز بەڵێ جیاواز لە کوردی خوێندوتە کە ڕەنگە بۆ تۆ کەمێک قورستر بوو بێ لە بەرەوەی دایە بابە بە کوردی قسە دەکەن ژینگەکەی دەوروبەرت هاوڕێیان هەموو بە کوردی قسە دەکەن هەم خۆشت بەڵام خوێندنت بە زمانی ئەمریکی ووە. لە سەرەتای قۆناغەکانتەوە تاوکو کۆتایی هەر بە زمانی بیانی بۆ یاخود لە نێوەندەکاندا لە زمانی کوردیش خوێندوتە؟ هەموو دەرزێکمان بە زمانی ئینگلیزی بووە بێجگە لە دەرزی کوردی و کۆمەڵاتی و عەرەبیشمان هەبووە بەڵام هەر لە ڕۆزەوە هەر بە زمانی ئینگلیزی بووە. هەر بە زمانی واتە بۆ تۆ ئاستەنگێکی ئەو تۆی دروست نەکرۆکو زمان بەڵام لە ماوەی خوێندن تا چ شتێک ئەبووە ئاستەنگ بۆ تۆ کە ناخۆش بوو ئەگەر جیاوازێکی بۆ تۆ دروست کردایە لە خوێندن و لەگەڵ ژیانی کۆمەڵایەتی لەگەڵ خەڵکی دیکە؟ ئەوەی کە بەڕای من قورس بووە ئەوە بووە کە هەموو ساڵێ قورستر بووە پۆلەکان و دەرزەکان و بە تایبەتی لە مەکتەبی ئێمەوە کە ئیتر دەرزەکانمان لە پۆلی 9 حسابەکرێت بۆ پۆلی 6مان و بۆ زانکۆمان ئەوە شتێکی جیاواز بووە لەگەڵ ڕەفیقی دەوروبەرمان و لەگەڵ دایکمان و خزممان واتە نەتتوانی کۆنتترۆڵی ئەوە بکەی لەگەڵیاندا. دیانە تۆ ئەو کۆنمرەی کۆت کردوتۆ لە کۆتایی ساڵەکان تا کە پۆلی 12 لە کۆی ساڵەکان بواتە تەنها پۆلی 12 نەبووە ئەو ڕێژەیە چەندێک بوو ینی چۆن توانیتە لە پۆلی 9 10 11 و 12 بە هەر هەمووی دەبواە هەوڵ بدەیت یاخود تەنها لە پۆلی 12 توانیوتە نمرەکان بەرز بکەیتەوە؟ نەخێر ئەبواە لە پۆلی 9 هەر لە سەرەتاوە بە جدی وەرە بگرتە چکە یەک ساڵ کەمە بهێنایە ئەوە تەسیریە کردە سەر کۆنمرەکەی ئەخیر بۆیە هەر لە پۆلی 9 من هەوڵی خۆمم یاوە و ئیتر دوایەوە کۆرۆنا هابە سەریا و کەرەنتین و ئانەش
تۆزێ قورستری کردووە بەڵام هەر هەوڵی خۆمە میاوە و هەر ینی دەست خۆش بێت دیانە لە پۆلی نۆ کاتێکە لە هەشت چیتە نۆ چۆن بڕیاری ئەوە دایان ئەو کاتە بڕیارت چی بوو بیرت کردەوە چیت بە خۆت بوو ئەبێ من چی بکەم لە پۆلی نۆ هەر لە مناڵیەوە ئەوە نەبووە بڵێ لە پۆلی هەشتەوە کە چوون بۆ نۆ هەر لە مناڵیەوە من وا گەورەیان کردوم دایک و باوکم کە هەموو ساڵە دەرەجەی بەرز بێنم و هەموو ساڵە بڕوام بە خۆم هەبێت و هەر سەیری داهاتووەکەم بکەم قەت لە ئێستا نەژیم ینی هەر لە مناڵیەوە من وا فێریان کردو بڕیارەکەت بوو ئەوە بوو کە تۆ پلەیەکی زۆر بەرز بهێنی ئامانجت چی بوو لەبەر خاتری چی هەستە کرد کە پلەی بەرز بێنی نمرەی بەرز بێنی بۆچی ڕاستیەکەی لەبەر دایک و باوکم بووە لەبەر نەنکم بووە لەبەر خۆم بووە بە تایبەتی خۆم یعنی پێت وا بۆ ئەو نمرەیەکە بێنی و ئەوەی ئێستا هێناوتە بەڵام باس لە پێشترەکەم پێشەوەی بزانی کە تۆ کۆ نمرەیەک و ئەەکەیتەوە پێت وا بوو ئەتوانین چی بەو نمرانە بکەی دواتر ئەتوانین بچیتە چ کۆلێژێک چ زانکۆیەک بۆی ئێستا باسی ئەو زانکۆیانە شەکەین کە داواکاریان پێشکەش بە تۆ کردو بەس پێشتر خۆت بڕوای چیت هەبوو وەت ئەزانی ئەچیتە چ کۆلێژێک حەزت بە چی بوو دایمە هەر لە مناڵیەوە خۆم بۆ کۆلێژی پزیشکی دانا ینی ئەوە ینی هەدەفی من بووە هی خۆم نەکی دایک و باوکم و ئەوان بڵێ زەختیان لەسەر کردوم هی خۆم بووە دایک و باوکت چۆن یارمەتیانایت تەنها بە کۆششکردن و بە ئەوەی سعی بکەیت یان ئەوانیش پێیان ئەوتی کۆلێژی پزیشکی چییە کۆلێژێک تایبەت بە ئەندازیاری چییە واتە ڕوونکردنەوەیان پێ ئەیت تاوەکو تۆ بتوانانی حەزی خۆت یەکلا بکەیتەوە یان چۆن ئەو پزیشکی لە ناخی خۆت دانابوو ڕاستەکەی هیچ سەختیان لێ نەکردوم ینی شتیان بۆ ڕوون کردومەتەوە بەس ئەوە نییە بڵێ هەر باسی کۆلێژی پزیشکیان کردووە بۆی بیکەنە مێشکمۆیان شتێک هیچ هەریانی دایمەوەی تویانە خۆکە گەورە بووی خۆت ئەزانیت هەر ئەوەش هەڵبژێرە چکە هەر بەوە دڵە خۆشە بێ ڕێک وایە زۆر ڕاستە دیانە تۆ شێوازی پلاندانانت بۆ تەرخانکردنی کاتەکانت بۆ خوێندن چۆن بوو چۆنا توانیوتە کە سعیەکان بە جۆرە بێ کە سوودی لێ ببینی ئەو سەعاتانێک کە لە ڕۆژێکدا دات ئەنا بۆ خوێندن چۆن بوون من ڕاستەکەی سەعاتێکی دیاریکراوم دانە نابوو بۆ خۆم دایمە بۆ خۆمەوە ینی پێویست ناکە زەخت خەم لەسەر خۆم ینی هەر کاتێک هیلاک بوو بێتم ئیسرحەتی خۆمم وەرگرتووە چوونە دەرەوەی خۆمم کردووە چونکە ئەگەر زەخت بکەیت لەسەر خۆت ینی ئیسفادە لە هیچ وەرناگریت دایمەوان بە خۆم وتووە و دایمە واشم کردووە هەر کاتێک هیلاک بوو بێتم ئیسرحەتم کردووە دوایی دەستم پێ کردوێتەوە پێ دوایە خوێندن بۆ هاوتەمەنەکانی وەکو خۆت ئەوانەی کە دەخوێنن لە ماوەی تەمەنیان لە ماوەی خوێندندایە باشە پێ دوایە ئەوە کارێکە بۆ ئەوان بۆ ژیانی ئەوان کە دەبێت چۆن هەر کەسێکەگە کارێکی هەبوو دەبێت کارێکی خۆی بە جوانی جێبەجێ بکات و ئامانژ بپێکێت نەک تەنها بابەتێکە کە ڕەنگە زۆرێک لە قوتابەکانی کە وەکو تۆوان هەست بەوە نەکەن یاخوایاندانە نابێت ئەوە ئیشێکە هەیەە تۆ وا بیرت ئەکردەوە کە ئەوە ئیشی تۆیە کە دەبێت یای سەرکەوتوبی یان پێ دوا بوو ئەمە خوێندنەوە لە دوای ئەوە ئیش دەست پێ دەکات نابێت ئەکید من دایما وەکو ئیشە سەیرم کردووە ئەوەی کە دێت لە دوایەوە ئەویش باماشەوە ئیشێکی جیاوازترە هەرە بێ لە مناڵیەوە خۆ ڕابێنی یەکنا سەرکەوتوبی حەزەکەم باسی ئەو ما بۆ بکەی ئەو زانکۆیانەی کە لە دەرەوەی وڵات و زیاتر پێما بێ لە وڵاتی ئەمریکا داواکاریان پێشکەش بە تۆ کردووە چۆن بوو هەر لە ڕێگەی قوتابخانەکەتەوە ئەوان کۆنمرەکەی تۆیان دەست کەوت و پەیوەندیان پێتەوە کرد یا تۆ خۆت داوات پێشکەشی ئەوان کردو بە نمرەکەت ئێمە ئیمتیحانی ئەیپیمان هەیە بەڵێ کە ئەبێ ئەکاونتێک دانەی لەسەر وەبسایتی کۆلێج بۆرد اینجا ئەو وەبسایتەش لە ئەمریکا هەموو زانکۆیەکی ئەمریکا ینی پەیوەندی هەیە لەگەڵ ئەو ئەکاونتەیە هەر کە دەرەجەکەش وەرەگری یەکسەر زانکۆکان ئەیبینن و بۆیان ئەچێت منیش دەرەجەکەم بەرز بووە کە هەندێک لەو زانکۆیانە بینیویانە بە مێڵێک بە نامەیەک نردویانە بۆ ماڵی مامێکم لە ئەمریکا بۆ ئەوەی بە من بگات
و بە ئیمێلیش بۆیان واتە ناردووم. پێشوی تاقیکردنەوەکان بکەیت تۆ ئەم ئەکاونتت دروست دروست کردووە دەکەی، پێشتر ینی خۆت بۆیە لە خۆتت ڕابینیوە کە تاکو نمرەکانت بگاتە دەستی زانکۆکان. کام لەو زانکۆیانی لە ئەمریکا کە داواکاریان پێشکەش بە تۆ کردووە گەر بە ناو پێم بڵیت لە یادت بەیان ئەگەر داواکارەکانت لەلابێ؟ زانکۆی هارڤەرد بەڵێ لەگەڵ یێل، کۆرنێل، زانکۆی یونیڤرسیتی ئۆف ئەریزۆنا، نیو مەکسیکۆ، شیکاگۆش. سەرکەوتوو ئینشەڵا بڕیارتە لە کام لەم زانکۆیانە هەڵبژێریت؟ ڕاستێکی من بڕیاری خۆم یا لێرە بمێنمە. بڕیارت وایە لە کوردستان؟ پێت وایە کە تۆ ئەو خەون و خولیاییکە هەتا لەگەڵ ئەو زانکۆ گەورە بەناوبانگ و جێهانیانەکە لە ئەمریکا هەموو دەزانین خەڵکی لە دوای زانکۆکانی ئێرەشەوە خەڵکانی زۆرمان هەیە داواکاری پێشکەش دەکەن بووی بچنە یەکێک لەو زانکۆیانە و تایبەتر زانکۆی هارڤارد کە یەکێکە لەو زانکۆیانی هەمووان بە ئاواتی ئەوەن. تۆ ئێستا لە سەرەتای دەستپێکتە بۆ بواری ئەکادمی. پێت وایە کە زانکۆکانی کوردستان دەتوانن هەمان ئەو حەزەی تۆ پڕکەنەوە کە وەکو وابێ لە زانکۆی هارڤارد بی یان بۆ دوای ئەوە پێویستەکە بچیتەوە ئەوێ؟ من پێم وایە زانکۆکانی ئێرە زۆر ئەتوانن ینی لە ڕووی توانستی زانستیەوە هەڵت سەنگانون ئەتوانن کە تۆ لەوێ بخوێنی؟ بەڵێ ئاستیان زۆر بەرزە زانکۆکانی کوردستان و سلێمانی و من هەر حەزم کردووە ینی خزمەتی خەڵکی کورد کەم و لەگەڵ خەڵکی کووردا بم و هەر تێکەڵی خەڵکی کوردیش بم. تۆ هەر کوردی لە خۆمانی دیانە گیان ئەنج دوای ئەوەش کەواتە بە تەما بین کە بووی بە پزیشک لە لای خۆمانە بین پزیشکێکشت هەر لێرە ئەنجام دەدەیت. ئیشەڵا ئەوەشیان هەر چاوەڕوان دەکەین بتبینینەوە لەم پرۆگرامە بە نمرەی زۆر تایبەت بە پسپۆڕی تایبەت و نەک تەنها پزیشکێک بی بەڵکو پسپۆڕی وەربگری لە بوارە جاجیەکانیشدا بتوانی کاری باش بکەیت. دیانە حەزەکەم ئەگەر ئەوەندەی لە یادت بێت لە مناڵیتەوە هەتاوەکو ئێستا وەکو یادگاریە کە لە مێشکت مابێت تۆ چۆن خوێندوتە چۆن لە کیندەرگاردنەوە دواتە لە باخچەی چاوایانەوە چیتە قۆناغەکانی ترەوە ئەوە کورتەیەکم بۆ باسکی چۆنا خوێندت چیت بیر ماوە چ شتێکی خۆش بوو لەلات کام قۆناغە خۆش بوو؟ من ڕاستێکی باوکم زۆر بۆ مەکتەب جددیە زۆر ینی دایمە لەسەر سەرمانە بۆ سعی ئەو شتانە هەر لە مناڵیەوە دایناوم سعی پێ کردوم هەموو شتێکی پێ لەبەر کردوم هەفتانە شتی بۆ پرنتە کردم لەگەڵ ما ئەیوتەوە ینی نیوەی سەرکەوتنی من لەبەر باوکو دایکمە لەبەرەی هەر لە مناڵیەوە ئاوادانیشاندوم و سعیان پێ کردوم و نیوەکەی تری لەبەر خۆم بووە لەبەرەوەی زۆر کات لەگەڵ خۆما دانیشتم و بڕوان بە خۆم کردووە و لە پۆلی 9 و 11 و 12 زۆر ناخۆشیم بینیەوە لەبەر سعی و لەبەر کۆرۆنا و لەبەر سیستمی ئۆنلاین کە زۆر قورس بووە بۆ ئێمە بەڵام دایمانی هەر بڕوان بە خۆم هەبووە و هیچ تەسیری تێ نەکردوم. دەست خۆشترە جامەکەش زۆر تایبەتە. کام لە قۆناغەکانی خوێندن لە هەر هەمووی خۆشتر بوو؟ پۆلی 11. پۆلی 11 چ تایبەتمەندێکی هەبوو پۆلی 11ەوە ئەوەندە بمێنێتەوە لە لای تۆ؟ ساڵە دوای سیستمی ئۆنلاین بوو هەموومان بیری یەکتریمانە کرد بیری پۆلەکانمانە کرد ئیتر زۆر نزیک بووین لەگەڵ هاوڕێکانمانە و زۆر یادگاری خۆشمان هەبوو پۆلی 11. پێت وایە ئێستا تۆ ئیتر قۆناغێک بەجێ دێڵی ئەو هاوڕێیانت بەجێ دێڵی پێت وایە ئەوە قورسی بۆ ژیانت دروست دەکات یان ئامادەی بۆ هەنگاوی تازە و تاقیکردنەوە تازەکانت؟ بەتەکید قورسە و هەستێکی سەیریشە چکە نازانی چی لە پێشەوەیە و نازانی ینی نازانی کە ئەتوانی لەگەڵ کێ دروست بیتەوە یان چی لە پێشەوەیە بەڵام بەتەکید ئامادە هاوڕەکانت زۆریان بەجێدێڵی یان هەر لە هاوڕەکانیش دووەکو خۆت نمرەی بەرزیان هێناوە لەگەڵ خۆت بێنە هەمان زانکۆ؟ بەتەکید زۆر ڕەفیقم هەیە لەگەڵ خۆما بێ بۆ زانکۆ ئێمە تەلەبەی زۆر زیرەکمان هەبووە. پێم خۆشە ئەو پرسیارە بکەم هەندێک جار هەنێک کەس هەیە پێی وایە کە خوێندن تەنها بە سعیکردنی زۆر بە کۆششی زۆر دەتوانی نمرەی زۆر بەدەستبێنی تۆ وەکو خۆت وتوتە کەی پێویست بوو بێ من پشوم وەرگرتووە ڕێستم کردووە کەواتە ئەمە ئەوە لە تۆ بزانم تۆ وەکو قوتابێک کە ئەو خوێندنت کردووە
ئایا دەکرێت خوێندنیش وەکو بەهرەکانی تر بەهرەوێ ئەنی تۆ باشتر توانی بێت تێبگەی لەوانەکەت زووتر سایەکە تێگەیشت بێت لەگە هاوڕەکان شتی وا دەبێت یان تەنها بە کۆششکردنی زۆرە تۆ بۆیە نمرەکەت زۆرترە لەبەری زۆرتر سایت کردووە یان دەکرێت تۆ ئایکیوت بەرزتر بێ بەهرەیەکت هەبێ لە شێوازی سایکردن حەزەکەم تۆ ئەو جیاوازێت چۆن هەست پێکرێ پێمان بڵێ لەگە هاوڕەکان ڕەنگە بزانیت جیاوازی چۆن بووە بەڵێ ڕاستیەکەی سایکردن و تێگەیشتن و ئەم شتانە هەمووی ینی یەک ئەبێ بەهرە و هەبێ دووش ئەبێ تێگەیشتنت هەبێ و تێکۆشینت هەبێت چونکە بەس بەهرەکە و هەبێ هیچ نەکەی ناگەی بە هیچ بەڵام بەس لەبەریشی بکەیت و ئەو شتانە هیچ لەی مۆزوعەکە ناگۆڕێت ینی ئەبێ تۆزێکە لە هەردووکی هەبێ بۆی سەرکەوتوو بیت ئەبێ یین بەس تەنها گوێگرتن کەمە بۆ سەرکەوتن ئەبێ تێش بگەی ئەبێ هەوڵیش بێ ئەبێ لەسەر خۆشە ئیش بکەی باشتر بی بزانی نظامی خۆ چۆنە بۆی لەگەڵ ئەوە ڕێ بکەوی کێ هەبوو تۆ زیاتر چاوی لێ بکەی پێشتر بۆی هەب بڵێ منیش وەکو ئەو ئەبێ باش بم زیرەک بم نمونەی تۆ کێ بوو بێژگە لە دایک و باوک ئەزام خااتری دایک و باوکی زۆر زۆر لەلایە زۆر خەمیەوانە خۆچەندەوەگی لاک من بەس بێژگە لە دایک و باوکت کێ سەرنجی توی ڕاکێشا پێشتر کە لە ڕێگەی خوێندنەوە زیرەک بووە و چۆتە زانکۆکی زۆر باش ڕاستەکەی هەنێک هاوڕێم هەبووە کە زۆر زیرەک بوون و هەر لەگەڵ خۆشما بوون یعنی تۆزێ بووە پێشبڕکێک منافەسەیەک بۆمان ینی هەنێک کەس ئەیوتنا ئەوە شتێکی خراپە منافەسە هەبێ بەڵام وانە ئەگەر منافەسە نەبێت تۆ خۆ نابیتە پێشەوە زۆرتر هەوڵ نایت نازانی تۆ چ پلەیەکە بڕی پێویست بە منافەسەی هەمیشە بۆی بزانم لەگەڵ کەسێکی دیکە ئەو لە چ پلەیەکە من لە چ پلەیەکەم مامۆساکان ڕۆڵیان چۆن بوو لەگەڵ تا دیانە چۆن ئامۆژگاریانە کردی ئەوان دەیانزانی تۆ ئەنجامێکی وا بەدەستدێنی پێشببینی ئەوان چۆن بوو بۆ تۆ مامۆساکانی مەکتەبی ئێمە زۆر باشنیانی هەر لەگەڵ ئەوانە گەورە بووم هەر لە ڕۆزەوە ئەوان منیان گەورە کردووە دایما زانیویانە کە شتەکەی ئێمە قورسە هەموو کەسێ لی تێناگا خەمی ئەوەیان خواردووە و زۆر ئاسان کاریان بۆ کردوین و زۆر لەگەڵمان بوونیانی ئەگەر مامۆسایەکت ببینیتەوە ئێستا چی پێڵێ بەتابەت یان با پرسیارێکە لێ بکەم چون مامۆستایەکت زۆر دەرسەکەی قورس بوو هەستەکرەها بێزار دەکات مامۆسای وات هەبوو کینانای ماڵێ بەس ببینیتەوە چی پێڵێ دەستا مامۆسات هەبووە هەستکەیت پێدوت بێ ڕۆژە ڕۆژان ئەبێ پێت بڵێ من زۆر زیرەکترم لەوەی کە تۆ پێمەڵێ بەتاکید ئەوەم هەبووە بەڵام دەستخۆشیشی لێ یەکەم کە ئەو بیرۆکەی کردوتە مێشک مۆچکە ئەوە نەبووایە ینی من نەمەویست یەکەم ببی یەکەم prove him wrong تەواو تۆ نەتوانیت پێ بگەیت لەبەرەوەی تۆ زۆر جار ئەگەر ئەو کەسانی ئازارت دەدەن یاخود بێزار دەکەن تۆ بەهۆی ئەوانە زۆر زیاتر هەوڵ ئەدەی وایان لەکری تۆ بەردەوام بی تۆ بتوانی کە ئیشەکەت یا خوێندنەکە بگەیت دە پلێکی زۆر باشتر ئەی ئەو مامۆسایانی دیکەی کە هەمیشە لەگەڵت بوون مامۆسات هەبووە کە هەستکەیت ئەو بە پێچەوانی مامۆساکی ترەوە هەمیشە حەزی کردبێت کە تۆ گەورە ببی ئەوان چۆن مامەڵان لەگەڵ تۆ کرد چۆن ئەو هێزیان ئەیا بە تۆ کە تۆ بتوانی سعی زیاتر بکەیت ڕاستەکەی هەنێک جار کە ئیمتیحاناتمانە کرد و مامۆساکان سەحیانە کرد لە سوچێکە شتێکیان بۆ ئەنووسین ینی ئافرین دکتۆر دیانە زۆر ینی شتی وا زۆر خۆشە کە ئەوە ئەبینی خۆتەزانی ئەوە لە دڵتایە و ئەویش لە چاوی تۆ ئەیبینێ کە ئەزانێ ئەوە لە دڵی تۆە ئەوە زۆر خۆشە کە بۆ شتە نووسێ ئەوە ینی دەست خۆش کاتە مامۆسا بەڕێزە خۆشەویستەکان ئەوە نمونەیەکی زیندوو یەکێک لە قوتابیە زیرەک و بەتوانەکانمانە چەندە گرنگە تۆی بەڕێز کاتێک هەر لە بوانەکان لە وەرەقەکەی کە دەیدەیتەوە قوتابیەکەت بزانی کە قوتابیەکەت حەز بەچی ئەکاوانە زۆر گرنگە مامۆساکەت بزانێت تۆ حەز لە چی بۆچی هەوڵ ئەدەی بەوە دڵت خۆش بکە زانیوانە تۆ دەتەوێت بیتە دکتۆر و بۆیە ئەوەی وەک خۆتەڵی ئەوەی لە تویا بینیوە حەزەکەم دیانە ئامۆژگاری ئەو قوتابیانی تر بکات کە وەکو ئەو ئێستا لە ساڵەکانی خوێندنیانە و هێشتا تەواو نەبوون تۆ ئەگەر ئەمڕۆ ئامۆژگاری ئەوان بکەی فێریان بکەی کە چۆن خۆیان ئامادەکەم بۆ تاقیکردنەوەکانیان چیان پێڵی چۆن ئامۆژگاریانەکەیت من پێیانەڵێم کە
خۆیان هیلاک نەکەن، خۆیان سترێس نەکەن، زەخت نەخەنە سەر خۆیان. چونکە لە کۆتایی هەر خۆتە ناسیت و بێ گوێ لە خۆ بگری، گوێ لە جەستە و بگری، گوێ لە مێشکە بگری، هەر بەپێی ئەوەش بڕۆیت. گوێ لە مامۆستاکانە مەگرەکە بڵێن 6 ساعات سعیکە، 10 ساعات سعی بکە. ئەگەر ئەشزانی خۆت پێت ئەکرێت و ئەوە مستەوای تۆیە بیکە. یان گوێ لە خۆ بگرە و سترێسی خۆ مەکە. کاتە مەرج نییە 6 کاتژمێر بخوێنین یاخۆ 8 کاتژمێر بخوێنین. مەرجەوەی ئەوەندە تێبگەین کە بزانین چەنە بێت. کەواتە ئەگەر دیانە ئەمڕۆ ئەو نمرەی بەدەست نەهێنایە کە خۆی ئاواتی بوو دەتوانێت بچێتە کۆلێژی پزیشکی لە ڕووی دەروونەوە چۆن دەبووی. تازە تێپەڕێزانوانێ بە بەڵام حەزەکەم ئەوە چونکە تۆ کەسێکی زۆر عاقڵ و ژیری و زۆر لەگەڵ دەرونی خۆت هاوڕایت، چونکە زۆر کەسمان هەیە دەرونی خۆی ناناسێت دیانە. بۆیە حەزەکەم و پرسیاران لە تۆ بکەم بۆی خەڵکی کە سوودمان لێ ببینێ. ئەگەر ئەمڕۆ ئەوە ڕووی نەدایە چۆن مامەڵەتە کرد؟ نازانم. No idea. ینی قەت پلان بیم نەبووە. دایمە وتومە ئەمە پلانی منە هەر ئەوەیە. بەڵێ. بیرم نەکردوێتەوە ئەگەر ئەمە نەبێت چی بکەم. وتومە هەر ئەبێ ئەوە بێ. زۆر باشە هیشەڵا هەمیشە پلانەکانت وەکو خۆی جێبەجێ دەبن. لە هەما کاتە حەزەکەم باسی ئەومان بکەی کە تێبینیەکانت چۆن بوون. پێ ئەبینم دەفتەرت هێناوە لەگەڵ خۆتە ئەوانەی هێناوتە. پیشانمان بزانین ئەوانە چین کە هێناوتە بزانین. ئەوانەوە زانام داواکاری وەرگرتنەکان نمرەکان و داواکاری زانکۆکان بوو کە پێشکەشت کراون. ئەمانەی ترچین ئەم کتێب و دەفتەرەشین. ئەمە کتێبی ئیمتیحانی ئەیپیەکەمە. بەڵێ. لەگەڵ ینی هەموو چاپتەرێکە ستیکی نۆتم هێناوە پێمەوە کردووە. ئەو شتانن کە بەلاتەوە گرنگ بووە هەموو لە ئیمتیحانە ئەوەی کە خۆ دیاریتە کرد بەچی ئەتزانی دڵت پێی ئەوەتی یان لە بەرەوەی لە خوێندنەکەیە مامۆستا لە کاتی ڕۆژانەیە باسیە کرد. هەر خۆم هەستی خۆت کردووە. ماشەڵڵا. هەموو شەیەکیش پێش خەوتن دانیشتم نۆتەکانمە خوێندەوە. پێشەوەی بخەوی نۆتەکان کۆکراوەی ئەوەیە کە خوێندووەتەوە. ئاین بۆ هەموو چاپتەرێک نۆتەکەی خۆتت داناوە. بۆ هەموو شتێ هەستاوە بە خۆتەوە بەس بۆ سعیکردن. ڕفیقەکانە ناڵێن دیارە هەستەکەی من ئەبم بەچی ئەوێ بچی یا هەر بەس بۆ سعیکردنی خۆ دەستت بەس بۆ سعیکردن. واتە گرنگی ئەو هەڵبژاردانە بوو کە تۆ جیا دەکردەوە لە کاتی سعیکردنە. دەست خۆش بێ. ئەوەی تریان چیە؟ ئەوان دەفتەرەوە. ئەمە دەفتەرە هەنێک ئیمتیحانی کۆن هەبووە ئەمیایەوە بۆ ئەوەی بزانم چیەتەوە چی مهمە. واتە لە پۆلەکانی پێش خۆت ئەتپرسی ئەوانی کە پێش تۆ ئەو ئیمتحانیان کردووە؟ نەخر بڵاو ئەکرێتەوە لەسەر ئەکاونتەکەی کە هەمانە. باشە کەواتە ئەچووی ئەوانە ئەگەڕایتەوە کە پێشتر چۆن بوو ئیمتحانەکان وەڵامی ئەوانە وەرەگرتەوە. خۆم دانیشتم ئەم کردەوە دوایی سەیری جابەڕاستەکە. ئەمە دەفتەری هەموو وانەکانتە یان هەر نۆتە ینی هەر تێبینیەکانی خۆت نووسیوە؟ هەر تێبینی خۆم. تێبینەکانی خۆت نووسیوە. لەگەڵ ڕێکخستنی دەفتەرەکان چۆن بووی؟ هەستە کرد چۆنڵی ڕسمیت یا بکەیت و ملەوە نوێ ئەوانە یان جەست ئۆکەی ینی هەر بڕوا؟ بۆ 2-3 ڕۆژ دانیشتم بۆی بە جافی جیاواز شتمە نووسی بەڵام دایەوەکەواتە سعیکردنەکە گرنگترەنە کەەوەی دەفتەرەکە چۆنە و بەزانین بەتەکیت مڕەتەبیش پێ جوانیش پێ هەر بۆ مشکی خۆت باشترێکە چاوە زیاتر ئەچێتە سەر شتە مهمەکان بەڵام بە زۆری هەرشتی هەرشتی خۆتە نووسی. بۆ قوتابیەکی وەکو تۆ دیانە لەگەڵ خوێندندا چیتر هەبوو مێشکت قاڵ بکات؟ بۆ نمونە جیاواز لە خوێندن حەزت بە چی بوو زیاتر؟ ینی ئەو کاتانەی ئەگەر کاتێکی پشودانت بواە چ شتێک هەبوو مێشکی تۆ ئاسوودە بکات؟ سیرکردنی فلم بوو، چوونە زەرەوە بوو بۆ ماڵی خزم؟ ئەمێ ئەو بزان بێژگە لە خوێندن بۆ تەبەنی تۆ ئەو ماوەی کە خوێن چی ترت هەبوو؟ چوونە دەرەوە لەگەڵ ڕەفیقە ڕاستیەکەی ئەوە زۆر مهم بوو بۆ من. دایمە بچمە دەرەوە و هاوڕێکانم ببینم و قسەیان لەگەڵ کەم چکە مەکتەبی ئێمە بە کەلۆری ناکە زۆر کەم کەس لی تێگا بەس ڕەفیقەکانی خۆمان تێگەین ئیتر بۆ یەکتریمان باسە کرد یارمەتی یەکتریمانەیە
ینی ئەوە لە هەمووی گرنگتر بوو بۆ من. خشتێکت هەبوو لە هەفتەیەکە چەند جارەتوانی هاوڕەکانی ببینی لە دەرەوە یاخود هەر کاتێک بگونجایە ئەو کاتانە بوو؟ هەر کاتێ بگونجایە. هەر کاتە بگونجایە. من حەزەکەم زۆر ورتر و زیاتر قسە لەگەڵ تۆ بکەم چونکە بابەتەکان دوور و درێژن ساڵانێکی زۆری خوێندرت تێپەڕانەوە و بۆ تۆش ماوەیەک سەرەتایەکی خۆش و هەم خۆشت تێپەڕاندە و خۆش لە بەردەمتە ئینشاءڵڵا کە هەمووی بەڵام بە هەوڵ و ماندووبوون و هیلاکیە بۆ تۆ زۆر دەستخۆشیت لێ یەکەین هەم بۆ خۆت هەم بۆ خانەوادەکەت و لە کۆتاییدا کات بۆ تۆ بەجێ هێڵم بۆ ئەوەی ئەگەر لێرەوە پەیامێ قسەیەکت هەبێ تا ئێستا ڕوبەڕوو بە باوکت نەوت بێ بەدایکت نەوت بێ یان لە مامۆساکان دەتوانین لێرەوە پەیام بڵێ. هەر ینی ئەمە پێیان بڵم کە هیچ کاتێک نەمویستووە ماندووبوونی ئەوان بەزیاوە بڕوا و هەرچ کاتێکیش سعیم کردبێ یان شەونەخونیم کردبێ بۆ ئەوان بووە. ینی یەکەم جار بۆ ئەوان بووە ئەنجە بۆ خۆم بووە و دایمە ویستومە سەری ئەوان بەرزکەمەوە و دڵیان خۆش بێ بە من و دەست خۆشتەوە ئێمە تێگەین زۆر سپاس تەمان دیانە خان تۆزە کێشەشی هەیە زۆر سپاس دەکەم لەبەر خاتی بەرنامەکەی ئێمە زۆر هەوڵیا بە بیرکردنەوەیکی قوڵە بە کوردی قسەماگەڵ کات تۆ سۆزە میز هەوڵ لەگەڵ بم بۆ ئەوەی کە بتوانێت بیرکردنەوەی کۆ بکاتەوە هەڵبەتە ئەوەندەش ئاسان نییە زۆر جار ڕەنگە هەرێکێک لە ئێمە ئاوات بە بخوازین منداڵەکەمان لە قوتابخانێکی تایبەت بێ و بە زمانێکی جیاواز و بیانی بخوێنێ و دەرەنجاوێکی باشێ بەڵام ئەوەش ئەوەندە ئاسان نییە بەڕاستی ئەگەر توانای منداڵەکەت نەتوانێت ئەگەر توانای داراییشت هەبێت زۆر گرنگە بتوانانی توانای منداڵەکەت هەڵسەنگێنی وانە دیانەخان دەزانێت کە قورس بووە زۆریش قورس بووە کە تۆ لە قوتابخانەیەکی بیانی جیاواز لە تەواوی قوتابخانەکانی دیکەی کە لە دەوروبەری هەبووە تەنانەت لە شێوازی کۆکردنەوەی نمرەکانی کە هەوڵێکی زۆر قورستر لەسەر ئەمانە بووە لە بۆری دەبێت لە تەمەنێکی زۆر مناڵترەوە لەوە تێبگا کە ئەو لە کۆتاییە بێ نمرێکی باشیە بێ وەکو زانیمان لە پۆلی 9 10 11 و 12 هەرچەندە لە زۆرێک لە قوتابخانەکانی خۆشمان بەو چەشنەیە بەڵام جیاوازیان دەبێت ئەوەی کۆتایی دەمە بڵێم کە زۆر مای دڵخۆشیە جێگەی شانازین نەوەی کورت دەبینین بەو چەشنە و ڕێز و سڵاو و خۆشەویستی بێپایانمان هەیە بۆ خێزانی دیانە خان بۆ دکتۆر حکمەت بۆ خانەوادەی هەڵواچی کە بەڕاستی مای دەستخۆشی و ڕێزن ئێوە نەوەیەکی ئاواز زیرەک و بەتوانا و بە ئەتەکێت و زۆر سەنگینتان پەروەردە کردو ئینشاءڵڵا داهاتوێکی زۆر باشە دەبێ و دەگەیتە ئەو زانکۆی کە خۆت حەزت لێ و بە دکتۆریش ئینشاءڵڵا چاپێکەوتنەکەینەوە باشە بێت زۆر سپاس بۆ تۆ کە ئامادە بووی سپاس بۆ ئێوەش کە بینەرەوی سەرماون دەست خۆش بێت.